قوتابیانی زانکۆ پەیمانگاکان نیگەرانن لە بێهەڵوێستی حکومەت لە چارەسەرکردنی کێشەکانیان و داواش دەکەن ئەو بەڵێنانەی لەسەر ئاستی حکومی حیزبی پێیاندراوە تەنها بۆ سارکردنەوەی قوتابیان نەبێت و کێشەکانیان بۆ چارەسەر بکرێت، چونکە حکومەت دەمێکە ئاگاداری کێشەکانیانە بەڵام نیازی چارەسەرکردنیانی نەبووە. ئەگەر بەڵێنەکان نەبوون بە کردداری ئەو کات بێگومان بەپی هەر شتە و زەمەنی خۆی هەڵوێست و ئەو شتێک کە پێویست بێ هەڵەین بیکەین. هەڵبەت گەورەترین مشکلەی وڵاتی ئێمە هەر کە دەمەکەیتەوە ئەڵێن حکومەت فەقیرە، حکومەت قەرزارە، حکومەت مشکلەی هەیە، حکومەت لە قەیرانەیە. هەر بۆیە ئەمە با بڵێن بووە بە بیانوویەکی باش بەدەست خۆیانەوە کە هەچ کاتێت داوای شتێکەکەی ئەڵێ ئەگەر هەمووی شینە بڕێ بەشێکی هەر لێ بڕێ. بۆیە لە میانەی ئەم داواکاریانەی کە ئێمە کردومانە ئەم شتە بردراوە ئەویشەوەیە کە بەتەمان دەرماڵە تەنها دابشکن بەسەر ئەو کەسانەیە کە پێویستێکی زۆریان پێ یاخود با بڵێن کەم دەرامەتن. لە کاتێکا کە ئەم یاسایە کە دەرکراوە خۆی لە خۆیە مشکلەیەکی زۆر گەورەی هەیە و تەناقوزەکە لەسەر لەگەڵ ئەو یاسایی کە لە پێشترە هەبووە، چونکە لە پێشترە یاسای دەرماڵە بۆ هەموو خوێندکاران بووە، نەبووە تەنها بۆ یەک خوێندکار یاخود بۆ کۆمەڵە خوێندکارە. داوای مافی خۆمان و هاوڕەکانمانە کرد لە دەرماڵە تاوکو کێشەکانی بەشە ناوخۆیەکان و هەر کێشەیەکی ترکە لە زانکۆکانە بۆ هۆی ئەو تەقینەوەی کە خوێندکاران خۆیان پێنەگیرێت و بڕژەنە سەر شەقامەکان. بەڕاستی ئەو تەشیرانەی کە پێمانەکرێت ئەو ناوزڕاندنەی کە پێمانەکرێت کە گومان ئەخەنە سەر بێلایانی ئێمە بە هیچ شێوەیە ڕاست نییە و زۆر دوورە لە ڕاستیەوە. ئەگەر پشتگوێ بخرێن و تەنها کۆمەڵی وعد بێ دووبارە ئێمە ئامادەین بە هەمان نەفەسی پێشەوە بڕژێنەوە سەر شەقامەکان و داوای مافی خۆمان بکەین بە شێوازێکی مەدەنیانە. لە حکومەت ئێمە داوای دەرماڵی خۆمان لە حکومەتەکەین، ئەمە داوایەک نییە کە حیزب بتوانێت بۆمان جێبەجێ بکە. مافێکی خۆمان لە ساڵی 2014 بەپێی یاسایەک ڕاگیراوە بە هەمان یاساتوان ئیلغا بکرێتەوە و دەست بکرێتەوە بە دابشکردنی دەرماڵە بۆ خوێندکارە. بە تاکید جیاوازی دروست دەکات، بەڵام ناکرێت خوێندکارانیش ئەوەی کێشەی لە وڵاتەیە دروست کردو تەخشان و پەخشانکردنی پارە بووە کە لەم کاتەیە تەقیوەتەوە بێ پارەی دروست کردووە. ناکرێت کە خوێندکارێ هیچ پێویستی بە پارەیەک نییە، هیچ پێویستی بە دەرماڵە نییە، هەمان بڕوەرگرێ لەگەڵ خوێندکارێکە کە لەوانەیە زۆر زەڕور بێ. ئێمە ڕۆژانە لە ناو خوێندکارەکانی خۆمان نایبین، لە هاوڕەکانی خۆمان ئەم نمونانە ئابینین. قوتابیانی ناڕازی چەند بەڵێنێکیان لەسەر ئاستی حکومی حیزبی پێدراوە بۆ چارەسەرکردنی کێشەکانیان، بەڵام قوتابیان دەڵێن ئەوە داواکاری ئەوان نییە، قوتابی نابێت خێری پێ بکرێت و پێویستە مافی خۆی پێ بدرێت، پێویستە بەبێت جیاوازی دەرماڵە بگەڕێتەوە و کێشەی بەشە ناوخۆیەکانیان بۆ چارەسەر بکرێت، نەوەک تەرخانکردنی بودجەیەک تەنها بۆ ئەو قوتابیانەی کە کەم دەرامەتن، چونکە بەم جۆرە جیاوازی چیناتیش دروست دەبێت و شکۆی قوتابی هێندەی دیکە دەشکێت. بەڕێزگیان ئەمە مافی باوکم نییە لێ خۆش بۆم بڵێم ئەوە نامانەوێت قەینا شتێکی کەمترمان بۆ بکەن ئێمە لێ خۆشە بین. ئێمە بەشێکین لە خۆپشاندارەکان و ئەمە مافی هەموو خوێندکارەکانی کوردستانە، ئێمە ناتوانین سازشی لێ بکەین. ئەوەی ئێمە پێمان کراوە ئەم داواکاریانەمان گەیانووە ئەو بەشەی جێبەجێ کراوە بەشێکی لە دەسەڵاتی ئەسڵ ئەو لایەنانە نەبوو کە ئێمە بینیومانە. باشە لە داهاتووە ئەم چالاکیانەی ئێمە ناوەستێ بەردەوامە بین لە هەر شوێن ڕەنگە ئەو من 11 خاڵم باس کرد ڕەنگە 20 خاڵی تری کەموکوڕی لاو زانکۆکانە هەبێ هەر کەموکوڕێک ببینین ئێمە چاکەکەینەوە. باشە پێم وایە لە ئەمڕۆیە لە دوای خۆپشاندانانی کە کراوە لاپەڕێکی تازە کراوەتەوە لە کوردستانە، نوچە نەزەری سیاسیەکانی کوردستان حیزبەکانی کوردستان گۆڕا بەرامبەر خوێندکار، ئەوە بەسەر چووکە خوێندکار بێدەنگ بێت و خەڵکی تر بەنایەوە قسە بکات و مافی خوێندکار بخورێ. لە ئێستەیە ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێشترە ڕۆ دەرماڵەش گەورەترین داواکاریمانە لی بێدەنگ نابین بە شوەیەکی مەدەنیانە داوایەکەین هەتاوەکو پەرلەمانی کوردستان بە یاسایەک ئەی چەسپێنێکەوە هەر خوێندکارێک مانگانە پێویستە فڵان پارەی پێ بدرێ خوێندکاری ناوشارەوەنە بیسەمە، چونکە مافی خۆمانە لە وڵاتیان پێویستە مافمان بدرێت. حکومەتی هەرێم ڕایگەیاندووە بودجەیەک تەرخان دەکرێت بۆ خوێندنی باڵا بۆ چارەسەرکردنی بەشێک لە گرفتی قوتابیان، هەروەها ڕایان گەیاندووە ناکرێت قوتابی خوێندنی بەبێ بەرامبەر بێت و داوای دەرماڵەش بکات. لەلایەکی دیکەشەوە بەشێک لە بەرپرسانی یەکێتی وردە بەڵێنێکیان بە قوتابیان داوە، قوتابیانیش دەڵێن چاوەڕوانی جێبەجێکردنی ئەو بەڵێنانن کە ئەگەر جێبەجێ نەکرێت جارێکی دیکە دەست بە ئەنجامدانی خۆپشاندان و کردبوونەوەی ناڕەزایی دەکەنەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.